باینتان باش ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان، میوانە قەدرگرانەکان، وەزیرە خۆشەویستەکان، ئەندام پەرلەمانانی بەڕێز، ڕێکخراوە جیهانیەکان، کۆنسڵ و دیبلۆماتانی وڵاتانی دنیا، پارێزگای هەولێر، میوانە خۆشەویستەکان، کۆمپانیاکان، ئەوانەی کە پشتگیری تێدێکس نیشتیمانتان کردووە، هەروەها دایک و باوکانی خۆبەخش کە هەمیشە پاڵپشتی خۆبەخشەکانتان کردووە و خۆبەخشانی ئازیز بە ناوی تیمی تێدێکس نیشتیمان لە هەولێری پایتەخت زۆر بەخێراتنتان دەکەم، زۆر بەخێر بێن بۆ ئێڤێنتی تێدێکس نیشتیمان 2021. ئەمڕۆ لەم ڕۆژەدا وەکو هاوکارانمان باسییان کرد لە دوای باردۆخێکی سەخت لە هەموو ئەو قەیرانانەی کە بەسەر ئاستی جیهاندا هات و هەرێمی کوردستانیش بێبەش نەبوو لەم قەیرانانەدا، ئێمە وەکو گەنجانی هەرێمی کوردستان ئەوە دووپات دەکەینەوە کە دەمانەوێت گۆڕانکاری ئەرێنی لەم وڵاتەیە دەستەبەر بکەین، دەمانەوێت هەمومان دەست لەناو دەست گۆڕانکاری ئەرێنی بهێن نەکەیەوە. دیدگای ئێمە پێمان وایە کە گۆڕانکاری بە کەسێک بە تەنیا نایەتەکەیەوە، بۆی پێویستە هەمومان بەشدار بین لە ناوەندەکانی بڕیار، وهروەها لەو بیرۆکە و لەو ئایدیانەی کە ئێمە دەتوانین گۆڕانکاری ئەرێنی لە وڵاتەکەی خۆمان بۆ بەدەستهێنانی داهاتوێکی باشتر دەستەبەر بکەین. خۆشەویستان، من بەڕاستی دەمەوێت ئاماژە بە شتێک بدەین. ئێمە 5 ساڵە، ئەمڕۆ دەبێتە 5 ساڵ کۆنفرانسی نێودەوڵەتی تێدێکس نیشتیمان بە فەرمی مۆڵەتەکەمان لە ئەمریکاوە هەیە و ئێمە زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە ماوەی ئەم 5 ساڵەدا زیاتر لە 50 سپیکەر بەشداری کردووە، زیاتر لە هەزاران گەنج وەکو خۆبەخش لە هەرێمی کوردستان بەشداری کردووە و ئەوەی کە بەڕاستی نابێت لەبیر بکرێت ئەوەیە کە لەم ماوەیەدا زیاتر لە 4 سپیکەری تێدێکس نیشتیمان لە وڵاتانی دەرەوە بانگێشت کران ڕاستەخۆ لەلایەن تێدەوە و زیاتر لە 15 ملیۆن کەس لەسەر ئاستی جیهاندا بینەری وتارەکانی تێدێکس نیشتیمان بووە. ئامانجی ئێمە لە تێدێکس نیشتیمان ڕاستە تێدێکس کۆنفرانسێکی نێودەوڵەتی جیهانیە، بەڵام ئامانجە سەرەکەکەی ئێمە بەڕاستی لە تێدێکس نیشتیمان ئەوەیە کە پردێک بین لە نێوان ئەو بیرۆکانەی کە گەنجان هەیەە لەگەڵ وڵاتانی جیهان و لەگەڵ کۆمەلگای خۆمان. لە ساڵی ڕابردوودا من یەکێک بووم لەو گەنجانەی کە بەشدار بووین لە دیدارێکی جەنابی کاک مەسرور ڕێزدار سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان. بەڕاستی لە دوای ئەم دیدارەماندا ئێمە زۆر شت لە دیدگای جەنابیاندا تێگەیشتین، هەر ئەم هۆیش بوو ئەمڕۆ زیاتر لە 15 براند لێرە ئەوانەی کە بۆ یەکەم جارە لە تێدێکس لە ماوەی 5 ساڵدا ئەنجامی بدەین، ئەوانەی کە براندی خۆماڵیان هەیە، ئەوانەی کە دەستی خۆماڵین بۆ ئەوەی هانیان بدەین خەڵکی ئێمە زیاتر بۆ بەرهەمی خۆماڵی و پشتگیری بەرهەمی خۆماڵی هان بدەین. لێرەدا دەمەوێت زۆر سپاسی هەموو لایەک بکەم، زۆر سپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە پشتگیری ئێمەیان کردو بۆم ئێڤێنتە و دەمەوێت زۆر سپاسی تایبەتی ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و هەموو ئەو کەسانەی لە ڕابردوو لەمڕۆ و لە داهاتووشدا هاوکارمان دەبن. ئێمە دیسان دەڵێینەوە ئێمە بە تەنیا دەتوانین تەنها هەوڵ بدەین بۆ سەرکەوتن، بەڵام بەیەکەوە دەتوانین سەرکەوتنەکە خودی خۆی بەدەست بێنین. زۆر سپاسان دەکەم، هیوادارم ئەم ئێڤێنتە سوودمان بێت.